داهاتووی ئێران نەک ترامپ بەڵکو ئەم جەماوەرە تووڕە و دڵپڕ لە هیوایە دیاری دەکەن. گرژیەکانی نێوان حکوومەتی ئەمریکا و کۆماری ئیسلامی لە کاتێکدا پەریان ساندووە کە ڕەژیمی ئێران لە لاوازترین دۆخی ناوخۆیی و نێودەوڵەتیدا بەسەر دەبات. لەم نێوەندەدا پرسیار ئەوەیە کە ئایا نامەکەی مارسی 2025 ترامپ بۆ ڕێبەری کۆماری ئیسلامی و وەڵامی ناڕاستەوخۆی تاران لە ڕێگەی عومانەوە نیشانەی هەوڵی هەردوو لایە بۆ دۆزینەوەی ڕێگایەک بە ئاراستەی کەمکردنەوەی گرژیەکان یان ئاگرێکی ژێر خۆڵەمێشە کە بەم زوانە بڵێ سەدەستێنێت. ڕۆژی چوارشەممە 6 خاکەلێوەی 1404 عەباس عێراقچی وەزیری دەرەوەی ئێران ڕایگەیاند کە وەڵامی نامەکەی دۆناڵد ترامپ لە ڕێگەی عومانەوە نێردراوە. ئەمە لە کاتێکدا کە سەیعەلی خامنەیی ڕێبەری کۆماری ئیسلامی دانوستانی ڕاستەوخۆی لەگەڵ ئەمریکا لە ژێر گوشاری گەمارۆکان و هەڕەشە سەربازیەکاندا ڕەت کردوێتەوە. وەڵامی ئێران بە نامەکەی ترامپ لە چوارچێوەی دانوستانی ناڕاستەوخۆدا پێناسە دەکرێت، فۆرمولێکی کە لە ڕاستیدا شتێک نییە جگە لە پاشەکشەیەکی ئابڕوومەندانە بە مەبەستی پاراستنی ڕواڵەتی خۆی لە بەرامبەر بیر و ڕایگشتی ناوخۆییدا. لەگەڵەوەشدا پرسیاری سەرەکی ئەوەیە کە ئایا ئەم شێوازە دەتوانێت ببێتە هۆی کەمکردنەوەی گەمارۆکان یان گۆڕینی هەڵسوکەوتی ئەمریکا یان ئەوەی کە تەنها دەرفەتێکە بۆ کڕینی کات. دەقی نامەکەی ترامپ بە فەرمی ئاشکرا نەکراوە، بەڵام بەپێی ئەو راپۆرتانەی کە لەلایەن عەبدولخالق عەبدوڵڵا ڕاوێژکاری پێشووی محەممەد بن زایەد سەرۆکی ئێماراتەوە بڵاو کراوەتەوە، ئەم نامەیە هەڵگری 8 داواکاری سەرەکی بووە کە بە شێوازێکی سوکایەتی پێکردن و نادیپلۆماتیک نووسراوە کە بریتی بوون لە وەستاندنی بە تەواوەتی بەرنامەی ناوەکی ئێران، داخستنی پرۆژەی بەرهەمهێنانی موشەکی دوورمەودا، کۆتایی هێنان بە پشتگیری لە گروپە بەوەکاڵەتەکان لە ناوچەکەدا و لەوانە هەڵوەشانەوەی هەشتی شەعبی لە عێراق، مۆڵەتی 2 مانگ بۆ جێبەجێکردنی و ئەم مەرجانە، هەڵگرتنی گەمارۆکان و کۆتایی هێنان بە گۆشەگیری لە ئەگەری قبوڵکردن و هەڕەشەی هێرشی سەربازی بەربڵاو لە ئەگەری ڕەتکردنەوەیدا. خاڵی جێی سەرنج بریتیە لە جیاوازی و دژبەیەکی لە ئیدعاکانی بەرپرسانی ئێراندا. محەممەد باقر قالیباف سەرۆکی پارلەمانی ئێران لە وتارێکی پێشنوێژی هەینی قودسدا ئیدعای کرد کە لە نامەکەی ترامپدا هیچ ئاماژەیەک بە هەڵگرتنی گەمارۆکان نەکراوە. ئەم دژوازیانە نیشان دەدەن کە تەنانەت لە ئاستی باڵای حکوومەتی ئێراندا کۆدەنگیەک سەبارەت بە چۆنیەتی مەعامەلەکردن لەگەڵ گوشارەکانی ئەمریکا بوونی نییە. کۆماری ئیسلامی لە ئێستادا لەگەڵ کۆمەڵێک قەیرانی قوڵ و چارە هەڵنەگر بەرەو ڕووە، لەوانە ئابووریەکی دارما و هەڵاوسانی بەردەوام، دابەزینی بەهای دراو، دابەزینی بێوێنەی ئاستی بەرهەمهێنان و بێکاری بەربڵاو و بێتوانایی لە دابینکردنی کارەبا و ئاو و خزمەتگوزاریە گشتیەکان، هەموو ئەمانە نیشانەی ڕەوتی ڕوو لە دارمانی ئابووری. هەروە مەشروعیەتی ئەو ڕژیمە بە تەواوەتی لەدەستچووە. ناڕەزایەتیە سەرتاسەریەکانی چەند ساڵی ڕابردوو واتە لە بەفرامباری 96 بۆ خەزەڵوەری 98 و هەتا ئاخێزی 1401 بە ئاشکرا نیشان دەدەن کە پەیوەندی زۆرینەی خەڵکی ئێران لەگەڵ ڕژیمی ئیسلامی گەیشتووەتە خاڵێکی بێگەڕانەوە. گەندەڵی سیستماتیک، پەروەندە دارایەکانی بەرپرسانی باڵای حکوومەت و منداڵەکانیان کە هەر ڕۆژە و بەشێکی لێ ئاشکرا دەبێت. شکستیە و پرۆژەیە کە بە محوەری خۆڕاگری لە دەرەوەی سنوورەکان ناودەبرا و هەروەها کەمبوونەوەی نفوذ و کاریگەری ئێران لە عێراق و سووریە و یەمەن و هیتر. لە دۆخێکی لەو شێوەیەدا قبوڵکردنی دانوستانی ناڕاستەوخۆ لەلایەن کۆماری ئیسلامیەوە نەک بژاردەیەکی استراتیژی، بەڵکو کاردانەوەیەکی ناچاریە بۆ ڕێگریکردن لە داڕمانی بە تەواوەتی. کۆماری ئیسلامی هیچ ڕێگە چارەیەکی نییە جگە لەوەی کە ناچارە خۆی لەگەڵدا هاو ئاراستە بکات. بەڵام ئەمریکا بە سەرکردایەتی ترامپ
بە شوێن ئامانجگەلێکی ئەولاتر لە مەسەلەی ناوەکی ئێرانەوەیە. ئامانجی سەرەکی ویلایەتە یەکگرتووەکان بریتیە لە سەرلەنوێ بنیاتنانەوەی هێژمۆنی لە دەستشووی ئەو وڵاتە. بە واتایەکی دیکە بە چۆکداهێنانی کۆماری ئیسلامی یارمەتی بەهێزکردنی پێگەی ئەمریکا دەدات لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. هەنگاوگەلێکی وەک ناردنی 5 فڕۆکەی بۆمب هاوێژی استراتیژی B2 بۆ بنکەی دیێگۆ گارسیا و چڕکردنەوەی هێرشەکان بۆ سەر یەمەن کە میدیاکانی ئێران بە پەلامار لە دژی حوسیەکان نەک هێرش بۆ سەر خەڵکی یەمەن ناوی دەبن، بەشێکن لەم ئستراتیژیەتی نمایشی هێزە. سەرەڕای لاوازبوونی کۆماری ئیسلامی، ئەمریکا هێشتا ئستراتیژیەکی ڕوونی بۆ سەردەمی دوای کۆماری ئیسلامی نییە. ئەمریکا دەزانێت کە ڕووخانی لە ناکاوی ئەم ڕژیمە لەوانەیە بەرژەوەندیە درێژخایەنەکانی لە هەموو ناوچەکەدا بخاتە مەترسیەوە. لەمڕۆوە سیاسەتی ئێستای ئەمریکا ئاوێتەیەکە لە گوشاری هەرچی زیاتر و ڕێگریکردن لە ڕووخانی بە تەواوەتی. ئەم دژوازیە ڕێگە لەوە دەگرێت کە ترامپ بە تەواوی لە کارتی گەماڕۆکان یان هەڕەشەی سەربازی کەڵک وەربگرێت. واقعیەت ئەوەیە کە یاری دیپلۆماسی و دانوستانی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ هەر تایبەتمەندیەکی هەبێت، داهاتووی سیاسی ئێران نە لە نامەکانی ترامپ و وەڵامی کۆماری ئیسلامی بۆ ناوبراو، بەڵکو لە مەیدانی خەباتی کۆمەڵایەتی و سیاسی کۆمەلگای ئێراندا دیاری دەکرێت. بزوتنەوە کۆمەڵایەتیەکان کە لە بەفرامباری ساڵی 1396ەوە هەتا هاتووە خێراییەکی زیاتریان بەخۆوە گرتووە، ئەمڕۆ ئیتر بوونەتە هێزێکی حاشا هەڵنەگەر. مانگرتنەکانی ناوەندی پیشەسازی نەوت و فولاد و پێترۆشیمی، مامۆستایان و خانەنشینان نیشانەی یەکگرتوویەکی چینایەتیە لە دژی ئەم دۆخەی ئێستا. خەباتی ژنانی ئازادپۆش لە دژی حیجابی زۆرەملێ بۆتە هێمای خۆڕاگری لە دژی حکوومەت. ئەو گەنجانەی کە بە دروشمی نابۆ کۆماری ئیسلامی و مەرگ بۆ دیکتاتۆر خوازیاری گۆڕانکاریەکی ڕیشەین. لە ماڵە دادخوازەکان ئەو دایک و باوکانەی کە ڕۆڵەکانیان لە ناڕەزایەتیەکاندا گیانیان لەدەستاوە بوونەتە سیما و سیمبولی ناڕەزایەتیەکان. خەبات لە ناو زیندانەکان لە دژی سزای لە سێدارەدان. ئەم خەباتانە تێکەڵیەکەن لە داخوازیە ئابووری، سیاسی و کۆمەڵایەتیەکانی جەماوەرێکی کە چیتر ئامادەنین ئەو دۆخەی هەنووکە قبوڵ بکەن. بەڵام قەیرانی ئێستای پەیوەندیەکانی کۆماری ئیسلامی و ئەمریکا تەنها یەک ڕووی دراوەکەیە. ڕووەکەی دیکە بریتیە لەو گۆڕانکاریە قوڵە کۆمەڵایەتیانەی کە لە ناخی کۆمەلگای ئێراندا لە ئارادایە. ئەگەرچی کۆماری ئیسلامی هێشتا کەش بە پشتبەستن بە دام و دەستگای سەرکوت درێژە بە ژیانی خۆی دەدات، بەڵام چیتر ناتوانێت مەشروعیەتی لە دەستشووی خۆی بەدەست بهێنێتەوە. لەلایەکی دیکەوە ئەمریکاش ناتوانێت بە پشتبەستن بە سیاسەتی یەکلایەنە چارەسەرێکی بەردەوام بۆ ئەو قەیرانە بخاتە ڕوو. لەم نێوەندەدا ئەوەی کە یەکلاکەرەوەی دەبێت بریتیە لە ئیرادەی ملیۆنان کرێکار و زەحمەتکێش و خەڵکی چەوساوە و خوازیاری ئازادی و یەکسانی کە بەردەوام دەبن لەسەر خەبات و تێکۆشانی خۆیان لە پێناو گۆڕانکاریدا. داهاتووی ئێران نەک ترامپ بەڵکو ئەم جەماوەرە تووڕە و دڵپڕ لە هیوایە دیاری دەکەن.